من سال 1944 لدایک بووم لە گەڕەکی مەڵکەنی و هەر لە گەڕەکی مەڵکەنی ژیاوم و قوتابخانەشم لەوێ تەواو کردووە. دوای ئەوە چوومەتە دەورەی توێژینەوەی تەندروستی 25 ئافرەت بووین کە چوینە توێژینەوەی تەندروستی 25 ئافرەتی ئازا و چالاک و ڕێک پێک و بە ئەدەب و بەڵام لە سلێمانیا زۆر مهم بوو ئێمە کە چوینە ئەوێ چونکە ئەو کاتە زۆر حەزیان ناکرد ئافرەت بچنە نەخۆشخانە بەڵام ئێمە بچڕانە خەتەکەمان بچڕان دوایەوە ئەتر ئافرەت زۆر چووە سەحە و خەزخانە و شتانە ئیشیان کرد. دوای ئەوە کە من لەوێ ئیشم کرد ڕۆژێک نامەیەکم بۆ هات کەوا من هەڵسم بە ئیشی حیزب. دوای ئەوە کە پەیوەندیم پێوەکردن زیاتر چالاک بشان نازیم بەخوامەوە کرد کەوا منیان هەڵبژار بتوانم لەناو شاری سلێمانیا ئیشکەم. اینجا حەزەکەم پێشەوەی بەحسی چالاکی ئافرەتان بکەم حەزەکەم نەختێک باسی ئەو ئیشانە بکەن کە کردومە. تاڵمنە ئیشەکانی ئێمە چی بوو ماڵ بە ماڵ ئەگەڕان بۆ پاکوتەمیزی بۆ بەخێوکردنی مناڵ چۆن کە ئەبێ لەدایک چۆن بەخێوی بکەن چۆن پەروەردە بکەن تا مەرحەلەی مەکتەبیا ئەو ژنانی کە حامیلە ئەبن چۆن ئاگان لە خۆیان بێت چۆن خواردن بخۆن. ئێمە ئیش و کارمان ئەوە بوو ئەسۆڕاینەوە. لەگەڵ ئەوەشە زۆر شتمان ئەبینی مثل عالی پێشمەرگەمان نەبینی عالی ئەوانەمانەبی کە هاوسەرەکانیان گیراوە زۆر شتیش ئاگادارە بووین ئێمە لێوە. دوای ئەوە تەوزیعیان کردین بۆ لادیەکان. من تقریبەن قەڵا زێڕانێ دەربەنی خان چوارتا ماوەت ئەوانەم هەموو دیوە نەک هەر من هەموو هاوڕەکانم بەنوەرە هەر بە سێمان کڕەتێ ئەمان گۆڕێەوە. بەس من لە لادیەکان چیم ئەکرد لەبەر ئەوەی کە حیزبی بەعس چارەی سلێمانی نەئەویست سلێمانی خۆش نەئەویست هینیان ئەنا لقاحات ئەوە نیسە پێڵن سولاسی هینی شەلەلی مناڵ یا هی کچە عازەب لە دەوری سی سانەویە دەرزی گەزە زیان لێە بۆی کە مناڵەکە هین دەرزیکیان لێ ئەکە لە مستەقبەلا مناڵ بوو مناڵەکە مشەوە دەرنەچێ مەغۆڵ دەرنەچێ. ئێمەش مەفرەزەیەک بووین خواخوامان بوو دەرمانەکان بێت و ئەچوون بۆ لادەکان. من چیمە کرد ئەم چۆم پارەم ئەکرد بە هین ئەو دەفلسی هەبوو ئەم کرد بە دەفلسی. دوای ئەوە سێکی سە نقڵی ترش و شیرینمان کردی چووکە مناڵ کەل عادە گەورەش لێترسە مناڵەکان لە دەرزەکان ئەترسە هەر مناڵی دەنکە نقڵ مەخسە دەمی و دەرزەکەم بۆ ئەکرد یا مەسل دەفەهین دەفلسم ئەیایە و دەست. اینجا دوای چیم کرد تەماشام کرد زۆر جا مناڵەکان ئەهاتنەوە جا ئەو لقاحە زۆر خەتەر بوو کە دووجارە بیرێتەوە لە منە نەعیلاج هینە یا مەلای دێکە یا مختار دێکم بان کرد تمەرێ لەگەڵ ما بەسە من مناڵەکان ناناسم لەگەڵ هاوڕەکانمان مەشغوڵی دەرزیلیانم با دووبارەی نەکەمەوە با مناڵەکان لە دەست نەچن. ئێمە ئەو ئیشەشمان کردووە بۆ ئەوەی کە مناڵی کورد لەو لقاحات و لەو دەرزیانە هین نەبێ. دوای ئەوە ئەچوونە مەکتەبەکان ئەوانەیە کە لە پۆلی سێی سانەوین ئەو دەرزیانەیەشمان بۆ کردن کە لە مستەقبەلا مناڵەکانیان ئینشەڵڵا مەخۆڵ دەرنەچێ یا مەسە توێشی نەخۆشی شەلەر نەبوون ئەوانی زۆر مهم بوو دەرزەکان ئەوانەشمان بەکارهێنا خواخوامان بۆ حکومەت ئەو دەرمانانە بنێرێت. دوای ئەوە من کەوتمە تەمەنی ئەوەی کەوا بیر لە ئافرەتان بکەمەوە. لە ساڵ 1962 پەیوەندیم کرد بە قوتابیانەوە. دوای ئەوە هەتا ماوەیەک لە قوتابیان بووم. دوای ئەوە ڕۆڵی ئافرەت دروست بوو. لە قوتابیان وەکو ئەندامێک ئیشمە کرد. دوای ئەوە زۆر چالاک بووم لە قوتابیانیشا. دوای ئەوە تەنزیماتی ئافرەتان دروست بوو کە تەنزیماتی ئافرەتان دروست بوو ئەوەی کە سەرپەرشتی ئافرەتانێک کرد لە ناوشارە ئەیناسین تەکلیفی کردی بەشک و بێ لەگەڵ ئێمە ئیشکەیت. ئیشەکەش ما بوو پەیوەندیم بە خەڵقەوە بوو بە گوێرەی ئیشەکەم. دوای ئەوە خوا لە خۆش بوو سوێ مەعروف ئەوە ئافرەتێکی زۆر چاک بوو
و خوا لە خۆش بنای شێخ سەلام ئەمانە سەرپەرشتی ڕۆڵی ئافرەتانیان ئەکرد جا حەزەکەم شتێکی کاتی قوتابیانتان وەگەڕمەوە سنای شێخ سەلام هین بوو مدیری مەکتەب بوو هی قوتابخانەیەک بوو قوتابخانەیە عێراقی بوو یا ئەمریکانی بوو وتی نەورۆزە هەمووتان هینە وەرن بۆ نەورۆز لە توی مەلیک جلی کوردیمان لەبەر کردو لەبەر ئەوەی من و کچێکی ئامەزان باڵامان بەرزتر و شیعرەکەیا بە ئێمە وان پێ خۆش بوو خۆمان نەئەیا بامدنیا شیعری قوتابیانمان بەدەستە بوو هەتا توی مەلک بێ ئەوەی کە هەموو قوتابیان هاتن جەماوەرەکەشە هەمووی بۆ توی مەلک مەراسمێکی زۆر خۆش کرا لەوەیە کێوە تاریخێنەوە منیرە قەفتان هین نای خانش سەرپەرشتی قوتابیەکانیە کرد کە ڕێکوپێک بن شتی فێرەکردین گوسوریدی ئەی کوردی نەبڵێن ئەی ڕقی بڵێن ئەم ڕۆژە ساڵی تازای نەورۆز ساتەوە تەجیعکردن بە دنیا بەرزە تا ئێزمانتیا بۆمان قژان و دەستمان ڕاوەشان گۆرانی نەورۆزمانەوە تو ئەی ڕقیبمانەوە تو ئەی کوردینە ئەمانامانەوەت کۆمەڵی خەڵق پیا و دانیشت بوون نای خان ڕسمی جەنابی مەلام سڵای پێ بوو تەوزەعەکە بە ناو خەڵقەکە تیوەرە چیمان چۆ بۆ ئەم ڕسمانە بەرە بۆ ناو ئەو پیاوانە بەڵام پارە وەرنەگریت چکان قیمەتی ئەم ڕسمە زۆر زۆرە بە پارە نافرۆشرێ وڵا ڕسمەکانم بەر تەماشاکەم بە زۆرێکی لە پیاوانە ئێرانی بوو کە بۆ پێنجنیارە وەرگری تماخەوەری ناکەم کە بوو بۆ مناقەشە برادەرێک کوتی دەوەریگرە منیش بەدڵ وەرم کرد برمە بۆ ناهی شێخ سەلام وتم نای خان ئەم پیاوە ئەم پێنجنە وتی بۆی بەرەوە بڵێ قیمەتی ئەم ڕسمە زۆر زۆر گەورەیە ئەو پێنجنیارە بە فەقیرێک مەیە بە من چونکە ئێمە ڕسمەکە نافرۆشین ڕسمەکە زۆر بە قیمەتە لا ئێمە ئەمە مایاو لە مێشکمە خوا ئەم پیاوە کێ بوو ئەم پاری یا بە من و ڕسمەکەی ماچ کرد و هەساو لەم ئەخیرا کە ئاوەرە بووم لە هەولێر چوومە لای نایخان بەسە یادەوەری کوێنمان کرد وتم ئەرێ نایخان ئەو کاتە ئەو تۆ کێ بوو ئەو ڕسمیە بە من و پارە کۆپیان ناردمەوە ئەقسان و فێرکردن پێی بڵێ تیوە قاسملۆ بوو دکتۆر قاسملۆ بوو ئافرەت زۆر ئازایە ئافرەت زۆر وریایە ئافرەت زۆر زیرەکە ئافرەت زۆر بەقوتە لەبەر چی لەبەرم هۆیانە ئافرەت دەوری حیزباتی دیوە ئافرەت سوئەکە مناڵی ئەبێت مناڵ بەخێوەکە ئیشی ماڵەکە خزمەتی پیاوەکە لەم ئاخرا ئافرەت بە زۆری ئەچۆ دائیرە ئیشی دائیرەکە مناڵ بەخێوەکە ئیشی حیزباتیشەکە لەبەر ئەوە ئافرەت زۆر بەقوتە زۆر بەتوانایە لەگەڵ ئەوە ئەبێ ئێمە ئافرەت زۆر بە چاوێکی بەرز تەماشا بکەین ئەو کاتە نەوعەکە هی ئیسە نەوعەکە طبعاً ئەو کاتە جۆری کە ژیان هەبوو ئێستا جۆری کە ژیان هەیە ئەو کاتە ئافرەت بە هەموو قەناعەتی هەبوو بە هەموو بە فەقیری بە نەبوونی بە برسێتی بە هەموو شتێ قەناعەتی هەبوو وەکو ئێستا نەبوو بڵێن وەڵاوە ئێستا ئەو فڵانجلی لە بەریاوفێ بەڵام ئەوان بە هەموو شتێ قەناعەتیان نەبوو دوای ئەوە ئێمە ئیشمان کرد هەتاکەی بەنهێنی طبعاً ئەگەر بەهاتایە حکومت پێی بزانیە پارچە پارچیانە کردی بەڵام ئێمە کاری کوێمان نەکرد نەمانێش کەس بزانێ هەرێکی بەجۆرە ژیروا هەبوو بە ناوی ئیشکردنی ماڵانەوە ئەچوو ئیشێ کرد ژیروا هەبوو مەسەر بە ناوی نانکردنەوە چی ئیشی ماڵانێ کرد و ئیشەکەی خۆشی بەجێ کرد و بەڵام ئەو کاتە چونکە پارە نەبوو کۆ ئیسێ ئیش زۆر جوان ئەڕۆژ بەڕێوە ئیش و کار زۆر جوان ئەڕۆژ بەڕێوە مەسەر جاری وا بوو مەسەر پێشمەرگە هاتن ئاگۆ وەرە ئەو ماڵە میوان هاتووە کە ئەچین تەماشاکردن پێشمەرگەیە چی بیستە چی بکردە یارمەتیمانایە و ئەڕۆشتەوە یا هەتا ئەگەر اختیالاتی بکردایە هاوکاریمان نەکرد بێ ئەوەی کەس بزانێ حکومەت دەگەڕات کێ کردی کەس نازانێ ئەو کاتە ئیش و کار جوان ئەڕۆی بەڕێوە ئیش و کارەکانمان زۆر باش بوو اینجا دو ئەوە ئێمە چیمانە کرد زیاتر هەوڵمان ئەیە ئافرەت بچێتە مەحول ئۆسا مەحول ئومیە هەبوو هەڵۆمانە ئافرەت زیاتر بچێتە مەحول ئومیە ئەوسا دەورەی پەرستاری هەبوو لە خەستخانە هەڵمان ئەیە کچە گەنجەکان بچنە دەورەی پەرستاری بۆ ئەوەی خەڵک چای بکرێتەوە خەڵک زیاتر هەوڵ بە ئیش بکات بەڵام لەگەڵ ئەوەشە ئافرەتەکانی خۆمان بوو کە ئەمان ناردن مەسەل لەگەڵ
چەند دکتۆرا پەیوەندیمان هەبوو ئەوسا کە ئافرەت ئەگیرا لە سزن هەموو هەفتەیەک دکتۆرێک ئەچوو بۆ سزن سەردانی نەخۆشەکانیان دەکرد ئێمەش ئەچین دکتۆرەکەم هەنە دۆزیەوە بە دەرجە یەک دکتۆرە نایدا کە دکتۆرە نایدا ئەو زیاتر ئەچوو بێزگە لە دکتۆرەکانی کە ئەچین ئەمان بوو بزانە چەند ئافرەتی لێە ئێوە مادەم دەرمان تۆزیعەکەن قامی ئافرەتەکانمان بۆ بێن ئێمەش چون ناوەکانیان ئەهێنا بەجێ ئەیان نانی ئەچین ماڵ بە ماڵ ئەگەڕان تا ئەو ئافرەتانەمە هیوا هەبوو لە دەرەوە بوو لادیەکان بوو ئەچین ئەمان دۆزین بۆی بزانن کە ئافرەتەکان لە ژیانە ماون و هەوڵیان بۆ بن تا ڕزگاریان بێ هەرچەنە بەعزیشیان ڕزگاریان نەبوو خێزانی پێشمەرگە بوون لە ناوچم لە سزمانانە ئێمە ئەو دۆرانەشمانەدی وەکو ئافرەتێکی کورد بێ فەرق و جیاوازی بەڵام ئافرەتەکانمان زۆر بوون هەر من نەبووم بڵام وڵاو چیمەنی مەلا حەسەن هەربەتەنە ئەم ئیشەی کورە تقریبا 20 ئافرەت بووین کە ئیشمان کرد چووکە لە هیچ کاتێکە لە هیچ زمانەکە خەڵق بەتەناشی وە ناکرێت تۆ ئەگە کۆمەڵێکی باش لە دەوروبەر نەبێ خۆ تۆ پاڵەوانی بەتەنا بچێ ئەمیسان طبعا هەر ئافرەتە واجبێکێ بوو ئەو ساز ئەوە نەخۆش بوو ئەو گوو هینێن عەسکەرن هاتن ئەرۆ ئیشتان نییە بێخان ئیش نییە تر ئیشەکانمان پێوتن ئەچن ئەیان کرد و ڕۆشن و ماڵەوە زۆر ماڵەوەشیان نانەزانی کە چیەکەن ئەوسا ئیشکردنی ئافرەت زۆر بوو بەڵام ئەو دەورەی ئافرەت هەیە بوو پیاو نەبوو چووکە پیاو لە دەرەوە بوو پیاوەکانی زۆر مەجاڵمان نەیان لە ترسی گرتن چونکە ئەوسا حیزبی بەعەز حەزی ئەکرد دایمە کوڕی گەنج پیاو بکوژێت بۆ ئەوی پیاو نەمێنێت بەڵام ئێمە زیاتر ئافرەتان ڕۆڵمان هەبوو لەو ئیشاناوە ئەوان چیان پێبوتینە ئێمەشمان کرد ئەمە ئەم ئیشانە ئیتر من خۆم فێری دەرسیلیان کرد سستەر نەبووم توێژینەی تەندروستی بووم بەڵام ئەمریان پێکردم تیان چی من خۆت فێری دەرزیلیان کە ڕەفیقم هەبوو لە نەخۆشخانە فێری دەرزیلیانە دایمە دەرمقوتێکم بەدەستەوە بۆ کە عەلەساز ئەچم دەرزیلێم ماڵ بە ماڵە گەڕام ئیشەکانمە کرد و اینجا دەرزیشمە کرد دەرزی بەچەند بۆ 50 فلس ئەهاتم پارەکانم کۆ ئەکردەوانم ماڭانە بزام چەنە کە دام ئەنا نیوەی بۆ خۆمان بۆ ماڵەوە نیوەشی تەوزیعیم نەکرد بەشمان کرد چەند ماڵە پێشمەرگە ئەوسا بەشیان کرد بۆ چونکە تۆ نەدەتوانی ئەم هەموو ماڵە پێشمەرگەیە وەسەر هەر ئافرەتەی دە ماڵی پێشمەرگەیان نابووینێ ئیتر چۆن پارەیان بۆ کۆکەین و بۆیان کۆ بەڵام من بۆ ئیشە کۆمە کردوانێ پارەکانم تەوزیع کرد ئەوسا 5 دینار 50 زۆر بوو ماڵێکی پێ بەخێوە کرا هەر ماڵی 5 بۆ بردن جاوە دڵان پێخۆش بوو نەمەگوهی خۆمان بوو پێشمەرگە بۆی ناردن لە دەرەوە بۆتان هاتووە قەت نەمەگوهی خۆمان گو لە بە دڵان خۆش بێ نەزان من هاوکاریان نەکەم ئیش و کارەکانی ئێمە لە ئافرەتان بەڵام لەگەڵشا ئافرەتان تەنزیمە کرد تقریبەن ئەوسا ئافرەتان زۆرتریش بوو ئیشانە کرد بەڵام بەنهێنی بوو بەڵام لەگەڵ ئەوەشا قەناعەتێ هەبێ من تۆم لە بازار بدەیە مەرحەبام ناکردی ئەنۆ تۆ نانەسم بەڵام لە پشتیشەوە ئیشمان نەکرد پێکەوە لە تەعزیە یەکتریمان نەبینی ئەچون بۆ تەعزیە هەموو هەر تەعزیە بە ئەچون بەشداریمان نەکرد بەس یەکتریمان قسەمان لەگەڵ یەکتری ناکرد بۆی ناڵم بۆ ئەم دوانە چپرچەپەکەن چی ئەڵێن بە چاو ئیشارەت یەکتریمان کرد دوای ئەچینە ماڵەکە پێویستی وایە چی زەخرێ وایە ئەگەر فەقیر وایە ئەگەر پێشمەرگە وایە ئەگەر داکی پێشمەرگە وە خوشکی پێشمەرگە بە بە گوێرەی ئیمکان زەخرەمانە کرد ئێواران بۆمانە بردن ئەمان گوت پێشمەرگە ناڕەتی دەر بە ناوی پێشمەرگە ئیشمانە کرد
طبعا متاكي تباني ينزي ازار لباني ينزي ازارة اشكرا یەکێتی ئافرەتانمان کردەوە من چی پێڵەشۆن مخان کرابە بە پرسی ئافرەتان منیش ئەندامی لقی ئەوسا ئەندامی لقی ئافرەتان بووم حیزب ئەمری پێکردم وتی ئەبێ بچی بۆ ڕانیە نەقلی ڕانیان کردم کە چوومە ڕانیە نامەیەکم پێبوو بردم بۆ بە پرسی ناوچە ئەوسا کاگ ئەسوەد بوو زۆر زۆری پێخۆش بوو کە من چووم بۆ ڕانیە کاگەسوەد وتی چی مەخان ئەبێت تۆ دەوری ئافرەتان ببینی لێرە بەڕاستی ئیشێکی زۆر جوانمان کرد من لێ بووم بە بەرپرسی ئافرەتان ئافرەتێکی زۆرمان کۆ کردەوە لێوێ چیمان کرد دەوری خاتیمان کردەوە دەوری مەحەولمان کردەوە دەوری دەرزیلیانمان کردەوە ئیتر زۆر کەسمان ئەنار بۆ دەوری تەندروستی لە سلێمانی ئیشێکی زۆر زۆر چاکمان کرد دەورێکی زۆر باڵامانە بوو حتا مناسەبات دەبوو کاگەسوەدی گوچی مەخان تۆ وتار بخێنەرە بە ئەوانی کەس چاوان بکرێتەوانێ لە تۆ فێر ببن وتار بخێنەوە چەند مناسا هەبووە من وتارم بخێنێتەوە دوای ئەوە کە شتێکی کە بووە یەکەم ماوتمەر زۆر وەکو من هین چی مەخان عیب بۆ من عیب نیە جلی و کوری لێبەرکۆ سەرپۆشەوە بەسەرتا وام لێکردن فێری ئەوەش بوو کە شەرمیان پشکێ وتار بخێنەوە ماڵ بە ماڵە گەڕانی سەر داوتمان حتا دەوروبەری ڕانێژە گەڕانی سەردانی خەڵقمان نەکرد خەڵقمان کۆ کردو ئەلحەمدولیلا تا ئیسێ ئافرەتان بەردەوامە و هین نەبووە لە ناو نەچووە یەک بە دوایەکە ئافرەتانیان زێگوون کردوتەوانێ و هەتا کە لە هەولێر گەڕاینەوە مەقڕێ ئافرەتانیان کردەوە ئەو ڕێزان بۆ مندانە چون من ئیفتتاحی مەقڕەکەی ئافرەتانم کرد ئێستا زۆر جار کە وەزعم باش بێ هی تەندروستیم ئەچم بۆ ئافرەتان بۆ پیرۆزبایی دوای ئەوە ئێمە لە بانی 11 ئازارە ڕۆڵێکی گۆرەمان هەبوو حتا مناسبەی لە ئەڵمانیا کران نوێنەری ئێمە ئافرەتان جلی و کوردی و شتی کوردەواریمان دروست کرد یامان بە نوێنەکرێکی خۆمان کە سەنجم زودی بوو بردی لەوێ تەوزیعی کرد بە ناوی ئافرەتانی کوردستان لە ئەڵمانیا ئەو ساڵە لە بەرلین دوای ئەوە کۆنفرانسێک کرا لە بەغا ئێمەشیان داوەت کرد کە ئێمەیان داوەت کرد کۆنفرانسەکە 3 ڕۆژ بوو ئاخر ڕۆژی کۆنفرانسەکە چیان کە زانیان ئافرەتانی ئەمە هەموو چالاکن و هەموو وریان و هەموو شتیان پێیە و منال ئالوسی بەرپرسی ئافرەتانی عراقی بوو وتی من وتار ئەخوێنمەوە بە شەرتێک لە ئەخیرا کەسی جنەڵێ سەبری مام محەممەد زۆر وریا بکەی سەر نەخۆشە وتی جەماعەت ئەگەر شتی غەڵەتتان دی من چیم کرد بە دوعما بیکەنتان باشە وتی کورد چی هەیە تیجارەت بە شیعاری خۆیەوەکە بەڵام کەس جواب نایەتەوە وەڵڵا ئێمەش هەڵسان بۆی چین لەسەر مەنەسەکە کارێکمان پێ کرد بڕواتە بێ دوور لە ڕوئەوە تاکە قۆنەر بە ئاسمانەوە بوو هەمومان تێگرتن هەچی ئەوراقیانە هەمومان دڕان وڵا هاتینەوە بۆ سکرتارەتی ئافرەتان زەکی خانتی ئەک دەستان خۆش بێ ئافرەتانی سلێمانی ئەی چۆن کورتیجە ئەوسا شەڕێ ئێسێ شەرقان لەمانە با پێتان ئەوساش ڕۆڵی ئافرەت هەر هەبووە ئافرەت هەر ئازا بووە ئافرەت هەر ئیشی کردووە ئافرەت نەترس بووە خاصن ئافرەتی پارتی ئافرەتی کوردستان هەموو یعنی بەڕاستەکەی نازانم چۆن وەسفی ئافرەت بکەم دوای ئەوە بانی 11 ئازار خوێنرایەوانە بەڵام دوای ئەوەی بانی 11 ئازار و بە حکوومەتی عێراق دیسانەوە بیانی پێگرتوون و لەسەر کەرکووک سەر دەستی پێکردەوە ئێمە کۆمەڵی ئافرەت بووین لەگەڵ لە قچوارە چوینە دەرەوە کە چوینە دەرەوە چون بۆ چواتە لە چوارتاوە بۆ ماوت لە ماوەتەوە بۆ پێنجن لە پێنجەوە بۆ بناوسوتە هینە مەقڕان لێ بۆ کردینەوە من لەوێش هەرسەمەوە بە واجبی خۆم بە ئیشی تەندروستی اینجا دو ئەوە کە دنیا سارد بوو من وەکو پێشمەرگەی ئیشم کردووە جلی پێشمەرگاتیم لە بەرابوو 5 ئافرەتی ئازاوین حەزەکەم بۆ مێژووی ناویان بەرم بە دەرەجەیەک دکتۆرە ناهیدا منیرە حەسەن
طليعة رقية حبسة خان ناهيدي ژنی هێوا صایب ئێمە ئەمانە لەناو خەسخانەکە شەو بۆ خان ئێستا لە سویدە ئەمانە هەموو ئیشمان کردووە لەناو خەسخانەکانی مەریوانە بەعزێکیشمان لە هین ئەوساهین هەبوو مجەمع هەبوو هەر یەکەی خراە مجەمەعی بۆی لێ یارمەتی ئەو خەڵخەبان لەوێنە بناوە هین کامێران و ئەو مستانە هەبوو ئەچوون ئێمە دەوری پێشمەرگاتیشمان دیوە گوێشمان ناوەتە خۆمان ماڵی باوکیشمان بەجێشتووە لە ناو ئاگر و ئاسنی حزبی باساوە ئێمە لە دەرەوە ئیشمان کردووە دوا ئەوە ئەو بۆ هینە چی پێڵێن نەکسەکە بوو هاتی نەوانێ کە هاتی نەوانێ ئێمە دکتۆر نادە چوو بە ناسرێ من و شەنم خانیشیان نەقڵ کرد بە ناسرێ بەڵام چیان کرد مەسوولی منەظەمی سلێمانیتی نابێ ئەمانە بڕۆن بۆ ناسرێ ئەمانە لەوێش ئافرەتان دروست دەکەن ئێمەیان هێشتەوە دەست بەسەر بووین تەعزیەم وایە ئیجازەم نەبوو نەخۆش بوومە ئیجازم بڕواتە بێگرانەتان بوو ئەچوم لەولای خەسخانەکە ئەکەوت منانێش بچمە ماڵەوە ئیلا لە داوامی خوانەوە ئیجازان پێ نەئەیە سەشت بە ئیجازان پێ نەیە ئینجا دۆ ئەوە حەد مانگی لە شوێنە بووین بەنسبەت منەوانێ نانێش لە سلێمانی ئیسراحەت کەم بۆی جمبۆ جۆڵم نەبێ پەیوەندیم کردەوە بە شۆڕشە گوڵانەوە ئەو کاتەش دیسان و بەنهێنی دەستمان کرد بە ئیشکردن بەڵام ئەو کاتە من پەیوەندیم ئیشەڵڵا تەمەن درێژ بێ جەمال مڵۆزم عەبدوڕەحمان سەنگاوی ئەو دوانە بە دەرەجە یەک کاک جەمال دوکانی هەبوو بێبیانیشتەوە ئەچم بۆ دوکانەکەی چی بووە تەنزمات و ئیش و کاری ناوشار ئەمەکەی لە هەشتاکانە لەو کاتە کە سلێمانی ئاگری و ئاسن بوو زەعیمستیقی لێبوو نامەمان بۆ هات مەجموعە ماڵیان ناینێ چون پەیوەندیمان کرد بە ماڵەکانەوە ئینجا ڕاپەڕینەکە دەستی پێکرد ئێمە بە ڕادیۆ بانکراین بەشداریمان کرد لە ڕاپەڕینەکە دەستمان کرد بە ئیشکردن من لە ناوچەی سەرچنار دانرام ئافرەتان لە سلێمانی کرایەوانێ ئیتر وەڵحاسەڵ مەقەڕات هەمووی کرایەوانێ و سەر لە نوێ دەستمان کردو بە ئیشکردن من لێرە لەکوێ ئیشم کرد لە سەرچنار ناوچەی سەرچنار ئێمە دامەزرێنی بین دەستمان کرد بە ئیشکردن و کۆمەڵێ ئافرەتی ئازا و چاک پەیوەندیان پێوە کرد خۆیان هاتن بەخوا ئەوسا من ناچم خۆیان هاتن ئەوە پەری چاوشین بوو مامەستا سوعاد بوو مامەستا فایزە بوو وەکو دەست بەکارەوانە هین مامەستا ناسک بوو زۆر ئافرەتی چاک هاتنە پێشەوە دەستمان کرد بە ئیشکردن لە ناوچەی سەرچنار خۆم هەر لە مناڵەوە چووکە باوکم لە حیزبی هیوا ئیشی کردووە حەزم کردەوە وەکو پێشمەرگەی ئیشکەم بەڵام من کە ئیشم کردووە حەزم لە پلۆپۆز نەبووە هەر حەزم کردووە خزمەتی خەڵق بکەم ئافرەت پێ بگەێنم مناڵ پێ بگەێنم من حەزەکەم یەک شتی خۆشمتان بۆ باسکەم لە سلێمانی مزاهرە زۆرەکرا لە لقی چوارەوە لە ماوەتەوە کاغزە کماوتیان چیمان بانی قوتابیان مزاهراکەن ئەبێ بەشداری بکەی لەگەڵانە منی شەڕ سام یارمەتی قوتابیانمە دووسێ ئافرەتی گەنجی جوان هین سووری ئەڕقەبیانەوەت ئەمن پەلاماریان منیش لەبەری ئافرەتەکان ئەمن نیان بە ترسام پەلاماری ئافرەتان دوو شەقم هەڵا لە ئەمنەکە یەک شتیان کرد وەسڵمە نەمزانی چی بوو لەوە عەمەلیاتێکی قورس کرام تووشی شێرپەنجە بووم لەگەڵ ئەوەشا کە تووشی شێرپەنجە بووم وازم لە ئیشکردن نەهێنا ئیشی خۆم هەر کردووە قەناعەتێ هەبێ یعنی نەمزانێت چۆن ئەو نەخۆشیم بردووەتە سەر کە نەخۆشێکی زۆر قورس بوو زۆر ترسێنەر بوو ئیسش لە ئازاڵ من عیلاج خەسخانە هیوا وەرەگرم ئەمەنە نەخۆشەکەم ناڕەحەت بوو لەگەڵ ئەوەشا من کە ئیشم کردووە لە ئافرەتانی سلێمانی ئیشم کردووە
لناوچەی یەک و دوو ئیشم کردووە لەوێش هەر بە پرسیارەتی ئافرەتان بووم هەر ئیشم بۆ ئافرەتان کردووە هەر ئافرەتانم تەنزیم کردووە هەر هەوڵما ئافرەتی ڕێک و پێک و ڕۆشنبیر و زیرەک بێنمە پێشەوە دوا ئەوە کرام بە ئەندامی مەکتەب لە لقسوات زەرەرم کرد لەبەر ئەوە ئیتر پەیوەندیم لەگەڵ کەسان نەما لە قچوار مامەوانێ بەڵام لەگەڵ ئەوەشا من ڕێزم هەیە بۆ ئافرەتانی سلێمانی بۆ ئافرەتانی دەوروبەر دایما هاتوون بۆلام سەردانیان کردوم چیان ویستۆ بۆم باس کردوون لەگەڵ خوانە بردویانم بۆ هەموو شوێنێک سەردان بەسەرکردنەوە لەگەڵ ئەوە ناچوم دوای ئەوە لەم ئەخیرا کراسم بە ئەندامی لەق بەڵام هیوای لێم پرسەڵە چی من بۆ پلەونێ من خۆم حەزم لە پلە نەکردووە لعمري ما أسري